دووەمیان دادپەروەری نییە، بە دادپەروەری دابەش نابێ. خەڵکانێکن زیاد دەخۆن، خەڵکانێکن هیچیان بەرناکەوێ. پێشەوای زانستخوازان، پێشەوای دادپەروەر ئیمامی عەلی ڕەزا و ڕەحمەتی خوای لێ بێ، ئامۆزا و زاوای پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرموویەتی ما وجدت إسرافا إلا بجانبه حق مضاع. زیادەڕەوی لە حەڵاڵە، جا ئیسراف ئەوەیە زیادەڕەوی لە حەڵاڵە بکەی، ماڵی خۆت بێ، پاک و پوخت بێ، هیچ کەس نەبێ زیادەڕەوی لێ بکەی ئیلا لە بەرامبەرە کەسێکی مستحق زەرەدی لێکەوتووە. مستەفا لوتفی ئەلمەنفەلۆتی ئەدیبی ناسراوی عەرەب بە چیرۆکێک ئەمەی ئیمامی عەلی ڕوون دەکاتەوە. ئەڵێ جارە دانیشتنێکم هەبوو لەگەڵ ناسیاوێکمدا بۆ کارێکی گرنگ کە کەسێکی زەنگین و سەرمایەدار بوو. ڕۆیشتم دوای نانی ئێوارە بۆ لای، لە ڕێگادا لە پارکێکە کەسێکم بینی هەردوو شڵێسقام بوو، دەستی بەسکێوە گرت بۆ ئازاری هەبوو. وتم کاکە نەخۆشی؟ وتی ناوەڵڵا، بەڵام بەخوا چەند ژەمە نان نەچۆتە ناو سکمەوە، لە برساندا سکم دێشێ. زۆر خەفەتم بۆ خوا، دەسەڵاتیشم نەبوو. ڕۆیشتم بۆ ماڵی کابرای زەنگین و سەرمایەدار و دەوڵەمەند، کوڕەکەی دەرگای لێکردمەوە. وتم کوا باوکت؟ وتی وەڵڵای باوکم کەوتووە، ئێستا تەلەفۆنمان کردووە پزیشک بێ بۆ لای. وتم بۆ؟ وتی بۆ خوای ئێوارە باوکم ئەوەندەی خواردووە ئینتەلای کردووە خەریکە سکی دەتەقێ، بەڵکو دەرمانێک شتێکی دەنێت تۆزێ هەزمیکە. وتم یا ئیلاهی یا ڕەب العالەمین، بەخوا ڕزق و ڕۆزیەکەی تۆ لەسەر زەویدا زۆر بوو، بەڵام ئەم پیاوە حەد و سێ پار و کەمی بخواردایە بەشی ئەو فەقیرەی دەکرد. هەمومان سکمان دێشێ، جا هەیە لە برسان سکی دێشێ، هەیە لە تێریان سکی دێشێ. ئەو تێرە یەک تۆسکەمتری بخواردایە سکی ئەو برسی تێر دەکرد. بەخوا کوردستانی ئێمە ژوایە. دادپەروەری نییە لە دابەشکردنی داهاتەکاندا.